چون خی گەورە سوبحانه وتعالی بەڵێنی پاراستنی قورئانی پیرۆزی داوە بە هەمان شێوە بەڵێنی پاراستنی فرمودەکانی پێغەمبەری خواشی داوە عليه الصلاة والسلام. لەگەڵ مرن تا پێتان بڵێم چۆن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سڵاوی خی گەورەتان لەبێت. خی گەورە سوبحانه وتعالی لە سوورەتی حیجر ئەفەرمێت إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. ئێمە بەڕاستی ئەو ذیکرا ئەو قورئانەمان دابەزاندووە و هەر ئێمەش ئەیپارێزین. ئەگەر سێکین خی گەورە سوبحانه وتعالی لە سوورەتی نەحل ئەفەرمێت بالبينات والزبر وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. خی گەورە سوبحانه وتعالی ئاەتەکەی سەرەوە فەرمووی إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. إما أو ذكر من دابزاندوا وإما شي باريزين. ولا آياتي سورتي نحلة فرمتشي أو ذكر من بوتو دابزاندوا حتى وكوروني بكيتو. وأرو حديث عن سورة النحلة فرمت وما أنزلنا عليك الكتاب إلا لتبين لهم الذي اختلفوا فيه. إما أو كتاب من بوتو دانا بزاندوا إلا لبر أو نبي كروني بكيتو. ڕەنگە پرسیار بکەین لێرە باشە ئەو ڕوونکردنەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئایا پێویستە بە قورئانی پیرۆز یان پێویست نییە؟ ئەگەر پێویست نەبێ بە قورئانی پیرۆز لە ڕاستیە قورئان ئەوەندە جەختە لێ ناکاتەوە لە چەند شوێنە باسی ناکات بۆ نایکاتە ئەرکێک بۆ پێغەمبەری خۆشەویست عەلەیهی السەڵات وەسسەلام. و ئەگەر بیشڵێن ئەو ئەرکە پێویستە بە قورئانی پیرۆز ئەو ڕوونکردنەوەی پێویستە بە قورئانی پیرۆز ئەو کاتە بێ بڵێن ئەو بڵێنەی پاراستنی خوای پەروەردگار سوبحانه وتعالی بۆ قورئانی پیرۆز سنەتیش لە خۆ بگرێت. حتى يرسيك خي يقول سبحانه وتعالى سورة قيامة فرمشي أفرمد لا تحرك به لسانك لتعجل به كزور وردنو لقلم زور دقيقا شو كم آيات زور ضرورة زور بجواني بابا تقرون كاتو أفرمد لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه. لا يتكاد السر وخي يقول سبحانه وتعالى ڕوونکردنەوەی قورئانی کرد بە ئەرکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام. حتا گەر بیرتان بێ لە ئاەتەکانی ئالی عیمڕانیش باسی ئەومان کرد کە خی گەورە سوبحانه وتعالی فەرمووی فەرمووی کە کتابیان فێر بکات و هەروەها حیکمەشیان فێر بکات. یعنی باسی ئەومان کرد کە یەتلو عەلەیهم ئایاتیه ئاەتەکانی قورئان بەسەر خوێنێتەوە و هەروەها فێریشیان ئەکات. ئەجا گەر سەر بکەی لێرە لە دوای ئەوە لە سوورەتی نەحل فەرمووی ئێمە ئەو ذیکرا ئەو کتابەمان بۆ تۆ دانەبەزاندووە لە دوو ئاەتی جیا تەنها بۆ ئەوە نەبێت کە بۆیان ڕوونکەیتەوە. جا وەرەسەیەکە لە سوورەتی قیامە فەرمووی ئەفەرمێت ئێمە یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات لە سەرەتای قورئانە زۆر خەمی خوارد بە خێرایی خوێندەوە نەو خوا نەخواست بیری بچێتەوە قورئانەکە لەناو بچێت. خی گەورە فەرمێت بە خێرایی زمانت مەجوڵێنە لە ترسیەوەی کە لە قورئانەکەت بیر بچێتەوە یان لەناو بچێ چۆن ڕاستی ئەو قورئانە کۆکردنەوەی لەسەر ئێمەیە جەمعەکەی وەروەها قورئانەکەیشی کە ضەمی هەندێکیان بۆ لای هەندێکیان یان خوێندنەوەکەی یان کۆکردنەوەکەی واتە پاراستنەکەی. ئەنجا فرەن فإذا قرأناه فاتبع قرآنه کاتێک ئێمە کۆمان کردەوە کاتێک کە دامان بەزان بۆ تۆ شوێنی بکەوە ثم إن علينا بيانه پاشان بەیان و ڕوونکردنەوەکەی قورئان لەسەر ئێمەیە. خی گەورە فەرمووی لەسەر ئێمەیە و یە دەپاڵ پێغەمبەری خواشی عەلەیهی سەلام کەواتە ئەو ڕوونکردنەوەی کە پێغەمبەری خوا پێڵەسە عەلەیهی سەلام ڕوونکردنەوەی لەلایەن خوای پەروەردگارەوە چونکە خی گەورە فەرمووی ئەو قورئانەمان بۆ دابەزاندی بۆ کە ڕوونی بکەیتەوە و پاشان ئەو ڕوونکردنەوەی ناوە بە ڕوونکردنەوەی خۆی ئەفەرمێت ثم إن علينا بيانه پاشان ڕوونکردنەوەکەی لەسەر ئێمەیە. پاشان ئێمە سەرێرە پرسیارەکەین ئەم ڕوونکردنەوەیە ئەوەندە ضرور بێ ئەوەندە مهم بێ ڕوونکردنەوەی خوای گەورە بێت و بە ئەرکێکی گرنگی پێغەمبەری خوای ناو بەرێت لە قورئانی پیرۆزە و چەند جار باسی بکات بۆ پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەڵات وەسسەلام ئەکری خوای گەورە نەیپاراستبێ نەک تەنها فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام تەنانەت زمانی عەرەبیش لەبەرەوەی کە زمانی قورئانە زمانی وەحیە و تەفسیری قورئان پێویستی بە زمانی عەرەبیە زمانی عەرەبیش پارێزراوە. یعنی هەر زمانێکی تێ تۆ ئێستا سەیری بکە هەر دەقێکە 100 ساڵ پێش ئێستا نووسراوە 200 ساڵ پێش ئێستا نووسراوە لە هەر زمانێکە تەنانەت دەقەکانی شکسپیر دەقەکانی جفیچۆسە کە ئەو پەڕی تاریخەکەی 400 ساڵ 500 ساڵ تێناپەڕێنێت پێش ئێستا ئەوەی کە لە زمانی ئینگلیزی ئەمڕۆ تێگات لەو دەقانە تێناگات پێویستی بە کەسێکە کە پسپۆر بێ لە زمانی ئینگلیزی کۆن پاشان دوایەوە توانین لەو دەقانە تێبگات. بەڵام ئەگەر تۆ سەیری ئەو شیعرانە بکە کە لە سەردەمی جاهیلیە نووسراون مفەقیبی عەبدی بنمونە تقریبا 1600 ساڵ پێش ئێستا وفاتی کردو ینی 100 ساڵ پێش ئیسلام. ئەگەر سەیری شیعرەکانی بکەین سەیری دیوانەکانی بکەین
زۆر باساین لێ تێگەین وەکەوەی کە شاعیرێکم بۆ نووسیبێتی الشعري قالت إلى عمرو ومن عمرو أتتني أخي النجدات والحلم الرصين فإما أن تكون أخي بحق فأعرف منك غثي من سميني وإلا فاطرحني واتخذني عدوا أتقيك وتتقيني. هر الله شاعري كم سلم نسبتي هم كلمة كاني واضحة كسب لشعر وأدب تيبات بأساين بشعر تيبات كواتن نكفر مدكاني بيغمبري خو عليه الصلاة والسلام بلكو زماني عربيش لبرو زماني قرآن زماني وحيا خايقور باراسويتي وبوشي وما وتوكابنين دقت 1600 سال بيش سنسراوة وك زماني كم بوليتي